دیارە ناکۆکیەکان لە سەر پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هێشتا بوونی ماو جێی بەرباسە لە هەرێمی کوردستاندا لە هەفتەی ڕابردوودا پەرلەمانی کوردستان دانیشتنێکی ساز کرد لە نێو دانیشتنەکەدا دەبوو دەنگ بدرێت لە سەر ئەوەی یاخود گفتوگۆ بکرێت لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا، بەڵام بە حکمەوەی کە پێشتر فراکسیۆنێکێتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان ڕایانگەیاندبوو کە ئەوان بە حکمەوەی زۆرینەن دەسەڵاتی زۆرینە لە نێو پەرلەمانە بەکارهێنن بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن. بەڵام دەزانین کە لە نێو پەرلەماندا حیزبی دیکە هەیە، نوێنەری خەڵک هەیە لە لایەنەکانی دیکە، ئەمە بۆی کە دانیشتن لە نێو پەرلەمانی کوردستان بەهۆی ناکۆکیەکانەوە سەرۆکی پەرلەمان سەلاحیەت و دەسەڵاتەکانی خۆی بەکارهێنا بۆ ئەوەی دانیشتنەکە دوا بخرێت بۆ کاراکردنەوە و دەنگدان و خوێندنەوە لەسەر پرۆژە یاسای تایبەت بە هەڵبژاردن و سەبارەت بە کاراکردنەوەی کۆمیسیۆن. زیاتر لەسەری ناڕۆم لەسەر ئەم بابەتە و کێشەکان چین کە لە ئێستادا بۆتە بەربەست لە نێوان بەتایبەتی ئەم دوو حیزبە سەرەکیەکێتی و پارتی لەگەڵ بەڕێز محمود خۆشناو کە بەڕێزیان شارەزای کاروباری سیاسین. ڕاستەخۆ لە هەولێر ڕۆبیانمانە گفتوگوێم بابەتاکە. بەڕێز کاک محمود زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەر لە هەموو شتێ سەرنجی جەنابەت چییە لەسەر ئەم ناکۆکیی کە لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن هەیە، کێشەکان چین کە بۆتە خاڵی ناکۆکی بە دیاریکراوی لە نێوانێکێتی و پارتی؟ ئەسڵاو لە بەڕێستان و بینەرانی کورسات بەر لەوەی بچینە ئەوەی چارەسەرکەن ئەو گەڕانەوەی دەنگەکە لە هاوکارانە بۆ کێشەی بۆ چارەسەرکەن کە بەڵێ کاک محمود بەردەوام بە پێم وابێ کێشەکە چارەسەر بەر لەوەی بچینە وردەکاری چارەسەرکردنی کێشەی سیاسی و یاسایی پێویستە باز لەوە بکەین کە کارکردن لە هەردا مزراوێکی دەستوری کارکردن لە نێوان دوو هێزی سیاسی پێویستە بە متمانە بەکاری هاوبەش بە نیەت پاچی نەک بە فێڵ و غەل و غەش ئەم کارە لە دامەزراوەی دەستوری وەکو پەرلەمانی هەرێمی کوردستان ناوەشێتەوە و لە هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان چ پەرلەمان چ سەرۆکاتیەکانی تر بن و تەنانەت لە عێراق و لە ناوەندە فەرمیەکانی وڵاتانی تریشەوە کار بە متمانە و نیەت پاچی دەکرێت بە تایبەت ئەگەر لە کاتێکدا ڕێککەوتنی سیاسی هاوبەشە بێت لە نێوان پێکەنەرانی حکومەت ناچارم کە لەم قسەیە ڕاوبگرم کاک محمود. ئەویژەوەیە کە چنیەت ناپاکیەک ئەبینرێت لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن، ئێوە تێبینیتان چییە؟ بەدڵنیایەوە بەڵێ ئەگەر باسی پەرلەمان بکەین بەنمونە بە پێی بڕگەی چوارەم لە مادەی 48 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویستە 48 سعات یان 24 سعات بەر لەوەی دانیشتنی پەرلەمان دەست پێ بکە بڕگەیەک زیاد بکرێ بۆ بەرنامەی کاری پەرلەمان. ئەوەی بینیمان لە سعات 2 پاش نیوەڕۆ بڕگەیەک زیاد کرا بۆ بەرنامەی کاری پەرلەمان ئەو سعات دەی بۆ ڕۆژی دواتر سعات دەی بەیانی دانیشتنی پەرلەمان بوو کەواتە کەمتر لە 20 سعات واتە پێچەوانەی بڕگەی 4 لە مادەی 48 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان خۆی لە خۆی ئەوە دەستپێکەکی نایاساییە. ئەگەر بگەڕینەوە ڕەهەندە سیاسەکەشی ئەوەی پەیوەندی بە نیەت پاچیەوە هەیە خۆی لە ئەسڵ 48 سعات بەر لە دانیشتنی پەرلەمان بەرنامەی کار بە هاوبەشی سەرۆکایەتی سەرۆک دکتۆرە ڕێواز جێگر سکرتێر بەرنامەی کار ئامادەکرا ئەم بڕگەیە تێدا نەبوو. خۆی لە خۆی زیادکردنی بڕگەیەکی وە هەستیار کە پەیوەندی بە هەڵبژاردننی هەرێمی کوردستانە باسی ڕەهەندە سیاسەکەی ناکەم، ئێستا باسی ڕەهەندە یاسایەکەی دەکەم کە پێوەستە بە هەڵبژاردنێکی چارە نووساز لە هەرێمی کوردستان کە کۆلیانە سیاسەکان تێبینیان لەسەر ئەنجامدامی هەڵبژاردن هەیە، تێبینیان لەسەر بارودۆخی هەرێمی کوردستانەوە هەیە. زیادکردنی بڕگەیەک بەو شێوازە دوای پەسەندکردنی بەرنامەی کار بەر لە 48 سعات و دوجاری زیادکردنی بڕگەیەکی وا هەستیار خۆی لە خۆی ئەمە نیەت پاچی نییە، خۆی لە خۆی ئەمە بەشێکە لە فێڵی سیاسی ئەگەر دەستەواژەکە دروست بێ ئامان چییە لەم بابەتە لێدانی متمانێ لە نێوان لانە سیاسەکان. من بۆ بۆچوونی خۆم ئەگەر بگەڕێنەوە C1 و هەوڵەکان بۆ دەستپێکردنی گفتوگۆ بۆ هەمواری یاسای هەڵبژاردن بگەڕێنەوە دەستپێشخەرەکەی بەڕێز باڤڵ جەلال تەڵەبانی لە 22 دوجار ڕاگەیاندنی لە 21 دوو لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان و دوجار لە ناوبردننی ئەم دوو دەستپێشخەریە لەلایەن دادگای ئاسایشی هەولێر دوجاریش بینیمان ئەمبەر بۆچوونی خۆم ئەماش کە ڕوویدا خۆی لە خۆی لە ناوبردننی هەر دەستپێشخەریەک بۆ دەستپێکردنەوەی هەوڵەکان و هەنگاوەکان بۆ هەمواری
یاسای هەڵبژاردن بەڵێ من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان ناوێ هەڵبژاردن بکرێت بەڵام ڕاستە لە ڕاگەیاندن و لە دانیشتەکان زیاتر باز لەوە دەکە کە ئەم پشتیوانی هەڵبژاردن دەکەن بەڵام لە هەنگاوی کردداری بە کردار ئەمانە دژی هەڵبژاردن و دەیانەوە هەڵبژاردنەکان دوا بخرێ و ینی هۆکارەکانیشی دیارن بۆ دەیانەوە هەڵبژاردن دا بخرێ ڕەنگە بۆ ئەوان خۆیان لە نێو ڕاگەیانەکانە بە بەیاننامەی فەرمی بە بەردەوامی دەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژاردن داین و هیچ کێشەیەکمان ینی ئەبێ بۆچی بیانەوەی کە هەڵبژاردن نەکرێ من باسی سێ دەست پێشخەرەکانم کرد باسی 31 و 22 تەنانەت ئەم کۆبوونەوەی کاقوبات تاالبانی و کاک مەسرور بارزانانی و دەستپێکردنی کۆمەڵێک بڕیار لە ئەنجومەنی وەزیران بە نێوەنگیری وڵاتان بریتانیا ئەمریکا کەنەدا ئەڵمانیا هۆڵندا یەکێتی ئەوروپا یۆنامی تەنانەت دەسەڵاتی اتحادی لە عێراق ینی کۆی ڕاگەاندنی دەست پێشخەرێک لەلایەن بەڕێز مەسعود بارزانی لە بارزان ینی خۆی ئەمانە هەمووی هەنگاون لەولایە کاک باوڵ تاالبان ینی هەموو ئەوانە هەنگاو بوون بەڵام بینیمان تیمێکی تایبەت لە ناو پارتی دیموکراتی کوردستان هەوڵی ئەوە دەدا هەڵبژاردن ئەنجام نەدرێ بەڵام بەکردداری خۆیان بەو ئارستی دەڕۆن کە هەڵبژاردن ئەنجام نەدرێ بەڵام لە ڕووی ڕاگەاندنەوە منیش پاڵپشتی ڕێیەکەی تو دەکەم و پنیش پێم وایە و هەوڵاتیانیش لەوەیە ئەمایان بیستیبی بەڵێ لە ڕاگەاندن ئەوانە زۆر باز لە ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام بەکرددا دژی هەڵبژاردن خۆی لە خۆی زیادکردنی بڕگەیەک بەو شێوازە و لێکترازانی سیاسی و نەهێشتنی متمانە لە ناو دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە ناو پەرلەمان خۆی لە خۆی لێدانە لە هەر هەنگاوێک بۆ ئەوەی هەموار یاسای هەڵبژاردن بێتە پێش ینی بەمانایکی تر ئەم هەنگاوە وای کرد کە لاەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و نەوەی نوێ و یەگرتو کەوانەی لە پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان متمانەیان بە هەنگاوەکان نەبێ بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بەڵام هەنگاوێکە بۆ گەڕانەوە بە یاسا کۆنەکە کەواتە پارتی دیموکراتی کوردستان نایەوێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە دەوێت بە یاسا کۆنەکە هەڵبژاردن بکرێت هەرچەندە من پێم وایە هەنگاوە ینی سەرنەکەوتوەکەیان لە کاراکردنەوەی کۆمسیۆن چونکە بە پێی بڕگەی سێی مادەی هەژدەی پێڕەوی ناوخۆی پەرلەمان دەسەڵاتی حەسری سەرۆکی پەرلەمانە بۆ هەڵگرتن و دەستپێکردنی خول و دانیشتەکانی پەرلەمان هەم هەڵگرتن و هەم دواخستنی خول و دانیشتەکانی پەرلەمان بۆیە نەشمان بینی نە لە ناوەندەکانی ڕاگەیاندن لە کەناڵە فەرمیەکەی پەرلەمانی کوردستان نە لە دوانی لاەنە سیاسەکانی تر بە هیچ بەڵگەیەکی ڤیددیۆیی تۆمارکراوی دانیشتنی پەرلەمان بەڕێوە چوو بێ دەنگدانی ئاسایی بە پێ ڕێکارەکان بە پێ پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەنگدان لەسەر بەرگەی یەکەم و دووەم دوجارش بەرگەی سێم چونکە ئەمە پێشخستنی هەر بەرگەیەک چونکە ئەم بەرگەیە بەرگەی سێم بووە ئەگەر واش بێ پێشخستنی هەر بەرگەیەک پێویستی بە گفتوگۆیە دوایە سکرتێری سەرۆکی پەرلەمان بەر لە دانیشتنی پەرلەمان پێویستە کۆمەڵێک ڕێکار باسی ئەجندای پەرلەمان بکە باسی خولی پێشوو بکە باسی ئامادەبوون و ئامادە نەبوونی پەرلەمانتاران بکە ئەمە ڕێکاری سروشتین لە ناو دانیشتەکانی پەرلەمان بەڕێوە دەچن بەڵام ئەمان کەسمان نەبینی بەڵام ئەوان دانەوێ بەدەر لە یاسا بەدەر لە پەیڕەوی ناوخۆ بەدەر لە عورفی پەرلەمانی بیانەوەی شتێک تێپەڕێن و بڵێن ئێمە کۆمسیۆنمان کاراکەتەوە خۆشبەختانە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکان ناوەندە دیبلۆماسیەکان نێردە دیبلۆماسیەکان لاەنە سیاسیەکان ئەوانە کە باوەڕیان بە سەروەری یاسا هەیە باوەڕیان بە شکۆی پەرلەمان و دامەزراوە دەستوریەکان هەیە ئەوانیش هاوڕا و هاوبوو چوون لەگەڵ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکانی تر بەڵام کاک محمود ئەوەی کە بینیمان سەرۆکی پەرلەمان جنابی شباسی لێەوە کرد دەسەڵاتەکانی خۆی بەکارهێنا بۆ ئەوەی کە دانیشتنەکە دوا بخرێ بەڵام دواتر جێگری سەرۆکی پەرلەمان ڕاستە و خۆ دوای داخستنی جەلسە و دانیشتنەکە وتی دەنگ دەدرێت لەسەر بابەتەکە لە ڕۆ قانونیەکەەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت لە دوای بڕیاری سەرۆکی پەرلەمان کە خۆی ڕاستە خۆ سەرپەرشتی جەلسەیە بکە جێگرەکەی دەتوانێت دووبارە جەلسەکە ئیدامە و درێژە پێ بدات ئیستا قانون چی دەڵێت لەسەر کارابوون یان کارانەبوونی کۆمیسیۆن نه ئەسڵەن هیچ دانیشتێکی پەرلەمان نەبووە تا ئێمە باسی کارەبوون و کارەنەبوونی کۆمیسیۆن بکەین هیچ پرۆسەیەکی دەنگدان و ڕێکاری پەیڕەوی نەبووە بۆ تێپەڕاندنی یاساکە تا ئێمە باسی کارەکردنەوەی کۆمیسیۆن بکەین بەداخەوە ینی ئەمە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەمە بگەن و پێویستە ئەم پەیامە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بگات کە هیچ دانیشتێک نەبووە ئەوەی کە ڕوویدا ینی بەڕاستی شتێکە من پێم وایە شکاندنی شکۆی دامەزراوەی دەستوریە شکاندنی سەروەری یاسایە بۆ ئەوەی هەنگاوێکە ئەمە دەرهاوێشتەی دەبێت لە ئایندا ئەگەر ئەمە بچێتە سەر بۆ کۆمەڵک بابێتی تر لەوەیە پەیوەندی بە خودی هاوڵاتیانەوە پێ خودی بە گوزەرانی هاوڵاتیشەوە هەبێ ینی ئەمجارە پەیوەندی بە
ینی ژیانی هاوڵات یاریمی کوردستانەوە بێ پەیوەندی بە لەوەیە خوانەخواستە بەیانی بۆ حاڵەتی لە ناکاو ئێمە بچین لاەنە سیاسەکان حڵاتی لە ناکاو پێویستە بە یاسا و پێویستە یاسای بۆ دەربکرێ ئەو کات ئەگە لاەنە سیاسەکان پێیان وابی حڵەتی لە ناکاو بوونی نییە ئەوان بڵێن بوونی هەیە لەمە یاسایەکی ینی مەترسیداری ئاوا تێپەڕێ لەمە یاسای پەیوەندی بە ڕۆژنامەگەریەوە بێ لەمە یاسایەک پەیوەندی بە ماف و ئازادی خەڵکی هەرێمی کوردستانەوە بێ بۆیە ئەم حاڵەتە ئەم دیاردەیە ینی ئەم حاڵەتە نەبووتە دیاردا و پێویستە ڕێگری لە بەردەم بگیرێ و پێویستە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوەندە سیاسی و ناوەندەکانی ڕاگەیاندن پێویستە لەمە بگەن کە ئەمە مەترسیەکی گەورەیە کە ئەوان بیانەوێ لە پەرلەمان بڵێن دانیشتن بۆ و دانیشتن نەبووە وەزارەتی داد بەداخەوە ینی بەدەر لە یاسا بێ ئەم بابەتە پەسەند بکە و بینێری بۆ وەقاعی کوردستان وەقاعی کوردستان بڵاو ببێتەوە ینی ئەمە پێشهاتێکی مەترسیدارە لە هەرێمی کوردستان ڕوودەدا ئێمە من پێم وایە بە زووترین کار پێویستە چارەسەر بکرێ و پێویستە ڕێگریە یاسایەکان ڕێگری یاسایەکان بەڕاستی بەڵێ ڕێگری یاسایەکان وازەحە وەکۆی باسم کرد دەسەڵاتی ڕاگەیاندنی دانیشتن دەستپێکردنی خولی پەرلەمان دەستپێکردنی دانیشتنی پەرلەمان دواخستنیان هەڵگرتنیان ئەمە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە بە پێی مادەی هەژدا بڕگەی سێم هیچ کەسێک بۆینە پیادەکردنی ئەم دەسەڵاتە بکە و هەر کەسێک بیاوێت لە دەرەوەی ئەم یاسایە لە دەرەوەی ئەم پەیڕەوی ناوخۆیە پیادەی هەر دەسەڵاتێکی تر بکە ئەمە پێچەوانەی یاسایە ئەمە یەک دوو واژووکردن لەسەر نووسراوەکانی پەرلەمانی کوردستان لە هەمان مادە بڕگەی ینی مادەی هەژدە بڕگەی 11 ینی مخاتەبەکردن نردنی نووسراو بۆ هەر دامەزراوێکی تر لە دەرەوەی پەرلەمان دەسەڵاتی تاکانەی و حەسری سەرۆکی پەرلەمانە هیچ کەسێک بۆ نییە ئەم دەسەڵاتە پیادە بکە بۆیە ئەمە پەیوەندی بە متمانەوەیە پەیوەندی بە سەروەری یاساوەیە پەیوەندی بە ئەگەر باوەڕیان بە یاسا هەیە باوەڕیان بە بەکاری هاوبەشێ باوەڕیان بە پێکەوە کارکردن هەیە باوەڕیان بە متمانە هەیە بۆ قۆناغەکانی داوت و بۆ ئێستا پێویست ناکە خۆیان لە ئەمە بدەن منشم پێم واشە لە ئایندە ئەمە پوچەڵە ینی بە مردووی لەدایک بووە و هەر هەنگاوێک لەو بابەتە لە ئایندەش بێتە ئاراوە پوچەڵ دەبێتەوە چونکە بەڕاستی هیچ پاڵپشتێکی یاسایی نییە ئەگەر لە زاری ئێمەشەوە نەبێ بڕۆن لە ناوەندە دیبلۆماسیەکان بپرسن بڕۆن لە ناوەندە سیاسەکانی تر بپرسن ئەمە حاڵەتێکە بەڕاستی بەداخەوە کەم باس لەوە دەکەم ینی ڕووی هەرێمی کوردستان ناشرین دەکات قوارە دەستورەکەی هەرێمی کوردستان ناشرین دەکات بۆیە باشین شت ئەوەیە کە ئێمە ڕوومان لەولایەنە سیاسیە بێ کە پارتی دیموکراتی کوردستانە کە پێداچوونەوە بەم هەڵوێستە نایاسایی خۆی بکات و دوجاریش هەوڵەکان سەر ببنەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا. باشە کاک محمود ئێستا لەناو هەموو گرژی کە لە نێو مەیدانە سیاسیەکە لە هەرێمی کوردستانە بەدی دەکرێت ئەنجا بابەتەکە پشکی شێری دەکەوێتەوە ئەستۆی یاسا و قانون لە هەرێمی کوردستانە یاسا و قانون لەکوێی ئەم معادلە سیاسیانەدایە و چۆن مامەڵە لەگەڵم بابەتەیە کاسبینێ سەرۆکی پەرلەمان لەگەڵ ئەنجومەنی دادوەری دانیشتن و کۆبوونەوەی دەبێت ئەوان و لە ڕۆی یاساییەکەوە چۆن دەتوانرێت مامەڵە لەگەڵ ڕەوشەکەیا بکرێت. ئەمە بە پرسیارەتیش گەورەیە لە بەردەمی ئەنجومەنی دادوەری وەکەوەی باسم کرد چۆن بەرپرسیارەتی لە بەردەمی جێگیری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان چۆن بەرپرسیارەتی لە بەردەمی وەزیری داد چۆن ئەمە بەرپرسیارەتی مێژوویە لە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوەندەکانی ڕاگەاندن بەرپرسیارەتیی مێژوویشە لە بەردەم ئەنجومەنی دادوەری بەیانی سەرۆکی پەرلەمان ئامادە نابێت لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەبی لەوە بزانێت کە ئەگەر قەزا کە دادگا نابێت لە ڕووی سیاسیەوە نابێت دادگا تداخل بە کەیسە سیاسەکان کە دەبی سەربەخۆ بێت هەمیشە باسمان لەسەر بەخۆی ئەنجومەنی دادوەری نەخێر سەرۆکی پەرلەمان پێی وایە بە پێی یاسا هیچ شتێک نییە ناوی کارەکردنەوەی پەرلەمان بێت چکە دانیشتەکە هەڵگیراوە دواخراوە پەرلەمانی کوردستان دانیشتەکەی دواخست و ئەوەی کە ڕوویدایە بازدانە لەسەر یاسا ئەمە نازانم چۆن ئەمە چۆن ڕوودەدا چکە ئەنجومەنی دادوەری خۆی پێویستە ئەگەر سەربەخۆی دادگا هەبێ و ئەنجومەنی دادوەری پێویستە ئەمە ڕەچاو بکە کە یاسا شوێنیە و پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ و یاسایە و ئەگەر شتێک لەو بابەتە ڕوویدا من پێم وانییە کۆمسیاران ئامادە بن نە کۆمسیارانی یەکێتی چکە ئەسڵەن کاران نەکراوەتەوە نە کۆمسیارانی یعنی ئەو کۆمسیارانی کە لە ناو ئەنجومەنی کۆمسیاران هەن ئەفو مەبەستم کۆمسیارانی کۆی ئەنجومەنی کۆمسیارانە چونکە ئەوان ئەسڵەن
شرعیەتی یاسایی نییە نێ چکە درێژ نەکراوەتەوە یان متمانیان پێ نەبەخشرایەوە لە پەرلەمانی کوردستان بۆی ناتوان ئامادە بن لە بەردەم ئەنجومەنی دادوەری ئەوەی ئامادە دەبێت لە بەردەم ئەنجومەنی دادوەری کاک محمود یعنی پارتی دموکراتی کوردستان بۆچی دەیانەوێت ئەنجومەنی کۆمیسیاران کۆمیسیۆن بەم شێوازە کارا بکرێتەوە بۆ نایانەوێت بە گفتوگۆ بێت لە نێو پەرلەماندا بە سازان و تێگەیشتنی هەموو حیزبەکان بێ بەپێی خوێندنەوەکانی ئێوە وەکۆی باسم کرد کە بڕگەیەک زیاد دەکرێت بۆ بەرنامەی کار بە پێچەوانەی یاسا جارێ با بڵێن ئەگەر بەپێی پێڕەویش بوو بێ بەر لە 24 کاتژمێریش بوو بێ گریمان ینی گریمان هەرچەندەوانیە 20 کاتژمێرەوە پێچەوانەی بڕگەی چارەمی مادەی 48 ئەگە گریمان بەپێی ئەو بڕگەیەش بوو بێ خۆی لە خۆی زیادکردنی بڕگەیەک لە دەرەوەی سازانی سیاسی لە دەرەوەی ڕێککەوتنی سیاسی لە بابەتێک وەکو کۆمیسیۆنیان هەڵبژاردن خۆی لە خۆی ئەمە نەبوونی متمانەیە خۆی لە خۆی ئەمە فێڵە خۆی لە خۆی ئەمە بۆ ئەوەیە گرژی سیاسی دروستبی خۆی لە خۆی ئەمە ئەوەیە بۆ تێکدانی تەبایی و سازان و گفتوگۆ لە نێوان هێزلانە سیاسەکان بۆ هەموارکردنی یاسای هەڵبژاردن خۆ پەیامەکە دیارە یعنی پێویست ناکە هەر کەسێک ئەلفوبێی سیاست و یاسا بزانێ دەزانێ کە ئەم زیادکردنی ئەم بڕگەیە بۆ ئەوەیە پشێوی دروست بێت لە ناو پەرلەمان بۆ ئەوەیە کۆبنەکانی پەرلەمان بەردەوامیان نەبی بۆ هەموارکردنەوە یاسای هەڵبژاردن بۆ ئەوەیە لێکترازان لە نێوان لاەن سیاسەکان دروست ببێ بۆ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردن نەکرێ خۆی ئەو هەنگاوانە بۆ ئەو بوون بەس خۆشبەختانە سەرۆکی پەرلەمان کە ئەمە بۆی هەژمار دەکرێت سەرۆکی پەرلەمان بەپێی پێڕەوی ناوخۆ بۆ ڕێگرتن لە بەردەم هەر پێشهاتێکی خوانەخواستە ینی لێکترازانی سیاسی دانیشتەکەی هەڵگرت و دواخست ئەمە خۆی دەبە پابند بووبان بە ئەمە ئەم گرژە دروست نەبووبایە و پەلەماری پەرلەمانتاران نەدرابانە ناو پەرلەمان و هەوڵدان بۆ بەدەر لە پەیڕە و بەدەر لە یاسا هەوڵدان بۆ دەستپێکردنی کۆبوونەوەکان کە وەکوی باسم کرد پێچەوانەی مادەی هەژدا بڕگەی سێمە و هەرچەندە ڕێگری دروست بوو پشێوی دروست بوو نەتواندرا ئەمە بەردەوامی پێ بدرێ بەڵام مەترسیەکە لەوەیە ئەمە کە ڕوشی نەداوە دەڵێن ڕووی داوە هیچ بەڵگەیەکی ڤیددیۆیی کە تەنانەت لە پەخشی ڕاستە و خۆی پەرلەمانی کوردستانیش ئەمە بوونی نەبە چکە خۆت دەزانی سێ بڕگە هەبووە بڕگە یەکەم و دووەم و سێم هەبووە کۆمەڵێک ڕێکاری پێڕەوی هەن لە ئەنجامدانی ینی بەردەوامی دانیشتەکانی پەرلەمان هەر ئەوها نییە دانیشتێکی پەرلەمان بڵێ ئێمە دانیشتن و دەنگماندا باشە ئەمە کەمە دوا پرسیار کاک محمود ینی لە نێو تاوی پەرلەمانەکانی جیهاندا ئەسڵەن پەرلەمان شوێنی کێشەکانە شەڕەکانە دەبینین کە لە پەرلەمانی وڵاتاندا لەسەر مافی خەڵک لەسەر گفتوگۆ و دانیشتنەکان جۆرەها شەڕوو دەدات ڕەنگە ئەمە لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان شتێکی نوێ بێت ئەوەی کە ئەمەوێ بپرسم ئەوەیە ئەگەر بەپێ ڕەچاوکردن و گەڕانەوە بۆ دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان ئەم کۆمیسیۆنە کارا کرایەوە لە ڕووی یاساییەوە چی لە ئەستۆی لایەنی بەرامبەر دەبێت لە کاتێکا کە حیزبولایەنێکی دیکە کە حیزبێکی سەرەکی دیکە لە نێو هەرێمی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان تەنان بەشێک لە حیزبەکانی دیکەش ینی دەنگدانی گشتی بۆ نەکراوە ئەم بابەتە لە ڕۆی یاساییەکە و چۆن مامەڵە لەگەڵ بابەتێکی وا ئەکرێ خوا نەخواستە بوو بە کێشەیەکی گەورە یەکەم بەر لە بابەتە یاسایەکە ئەمە پێویستی بە هەڵوێستی نیشتیمانیە پێویستە ئەم هەڵوێستانە لە چوارچەوەی سەروەری یاسا بن شکۆی دامەزراوە دەستوریەکان بن و نەبنە لە حاڵەتەوە نەبن بە دیاردا ینی ئەمە مەسئولیەتی هەموو هێزولانە سیاسیەکانە مەسئولیەتی پارتی دموکراتی کوردستانە بەر لە یاساکە حزبەکانی تر مەسئولیەتی یەکێتیە بزوتنەوەی گۆڕانە بنەوەی نوێیە یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵی دادگریە بزوتنەوەی ئیسلامیە تەنانەت هێزولانە سیاسەکانی تریش کە نوێنەتی پێکاتەکان دەکەن و ئەوانەی کە لە ناو پەرلەمانی کوردستانی ژمێنەتی نیە حزبی شووعیە سۆشیالیستە زەحمەت چێشانە ئایندێ هەموو پارتە سیاسەتی کارن هەن لە هەرێمی کوردستان وڵات پێدراون ئەمە بەرپرسیارەتی مێژوویی نیشتیمانی ناوەندەکانی ڕاگەیاندنە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە و دوجاریش هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ڕێگر بن لە بەردەم ئەمە لە حاڵەتەوە بیبە بە دیاردا کە یاساشچێنی و شکانی شکۆی پەرلەمانە دوو لە ڕووی یاساییەوە من پێم وایە ئامادە نەبوونی ئەوانەی کە پێیان دەڵێن ینی ئەوە بەپێی لێدوانی تیمی پارتی لە پەرلەمانی کوردستان کە ئەوانە کۆمسیارن خۆی لە خۆی ئەوانە کە ئامادە نەبن لە کۆبنەوەی ئەنجومەنی کۆمسیاران و پاڵپشتی ئەو بۆچوونە بکەن کە بەڵێ کۆمسیۆن کارە نەکراوەتەوە کۆبنەوەی ئەنجومەنی کۆمسیاران بەڕێوە ناچی خۆی لە خۆی ئەمە پەیامێکی ڕوون و ئاشکرایە بۆ ئەو لایەنەی ویستیان
کۆدەتا بەسەر یاسا بکەن کۆدەتا بەسەر ڕێکارەکانی پێڕەوی ناوخۆ بکەن ئەمە باشترین وەڵامی یاساییە وەڵامە سیاسەکەش وەکۆی باسم کرد هەڵوێستێکی نیشتیمانی ئەوەیە کە ڕێگر بن لە بەردەم نەگە بۆ ئەم بابەتە بۆ بابەتەکان لە داهاتوو کە لەوەیە پەیوەندیان بە ژیان و گوزرانی هەوڵاتیان هەرمی کوردستانەوە هەبێت. بەڕێز مەحموود خۆشناو شارزای کارباری سیاسی لە هەولێر و میوان مابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک محمود.